mi bir tutum sergiledi? Bazı güçlere dayanmak istedi. Rusya'ya, İran'a dayanmak. برنامه تیبت روژا چهارشنبه لگوری دما بروکسل ساعت 14 و سهان لگوری دما آمده ساعت 16 و سهان de radyoya denge geldi hündikarın godari biken. İstiyoruz. Fakat yani neye dayalı olarak istiyorsun? Yani hangi ilkelere dayalı olarak Suriye bütünlüğü sağlanacak? dışarıda. Şerre metayı, şerre mirne umarım. Bele, bir şerida gelek şehit metan. Eşametsin, medit. Dibi şerida bu çedir. Dibi şerida sargabına ve azadiye var. Gore her damada gavamazın çekir. Beni her tişti. Me dibi şerida hanaskir. Me valat naskir. Me tarih hanaskir. Me şerre hanaskir. Me şeref hanaskir. Ne tişteki büçükler. Milletteki işler çürüy. Milletteki tenevüliyede. Siyahısı var. Ne düşman tane. Bakajıfa vendakiri. Valat vendakiri. Azadi vendakiri. Şeref vendakiri. Evgelaki u. Demakakın beribe. Evamu. Ungelle memkabu. Şer çiçektir. Şer bakışlar var. Vasarada geleki jiboy valat. Geleki jiboy azadi. Geleki jiboy şer. Çıkartı hastır. Fakat gel hem çevir. Bunu hamı gelime. Nazı bilin ki rastı kurtusara keye. Gelle keye o bir sarhabını azadi ne haber? Era radyoyu denci gele. ئەم کاتەتان باش بیستەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە موراد قەرەیلان لە بەرنامەی تایبەتی ستێرک تیڤی بەشداری کرد و سەبارەت بە پرسەگەرمەکانی دۆخی ئێستای سووریا و باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە دەڵێت دەوڵەتی تورکیا لە هەر شوێنێک بێت دەستکەوتەکانی کورد وەک هەڕەشەیەک بۆ سەرخۆی دەبینێت. هەروەها دەڵێت ئێستا سەردەمێکی نوێ لە سووریا دەستی پێکردووە بەڵام تورکیا دەیەوێت بە چەتەکانی دژی ئیدارەی خۆسەر بجەنگێت. هەروەها جەختیش دەکاتەوە ئامانجی تورکیا قوڵکردنەوەی شەڕی سووریایە لا ڕێگەی بەکرێگیراوەکانیەوە پێویستە گەلەکەمان بەپێی دەرفەت و مەترسیەکان خۆی بۆ ئەوە ئامادە بکات. پرشارێکی جدیجی نەبوو هەموو هەلوەشیار ڕێژ هەڵبووکی کو هین دەستپێکێدا ئەنگۆهین 2011 هەتا بەریا وێ گوهرتن و گوهرتنên دەموکراتیک بکرا پرسکرێکی کورد چارە سەر بکرا لەسەر vîhîmî دەموکراسیاک دەندر وڵاتۆ پێشخستا بەلکو وسا نەبوو ئەمە وان داخۆدا ئسرار کرد هەر هەوایی حەقیقەتێ ڕاگرتن کلیدکردن و وسا تێکچوون هەلوەشیان فقط مداخەلاکیژی لەسەر سووری هەیە یعنی هێزی ناو دەوڵەتی مەسەلێدا هەنە نەها دی دەم هاتێ کو دی سووری نووا بێ دیزاین کرد دیارە دڤردا jî nakok hene navber wan da nakok hene yani armancê her kesekî cuda ye mesela armancê Türkî cuda ye armancê wisa İsrail û aliyê din cuda ne armancê Türkî dixwaze wisa سوری گوری خود دیزاین بکه و حتی و پیواجوی وکی شورشک اسلامی سنی دیار بکه به اساسی ترکیه و ساجهنه کومین بردار ترکیه هنه اونا بخواره دقاء مخالفتن ائتلاف به عربی به ائتلافه وانا حکومت که دمکی چکر بود اف پیشه سانا او حکومت یعنی سروک وزیرن هنه انها لعنتب ده سکنه لستانبول شوار جیان دکن ترکیه دخواست که اف حکومت ائتلاف همه یکسر ور الشامل رونه جخوا اف به چند سالن هیا اف به دستلات به حکومت
دخواست ترکیه وصا بود دخواست وانا ببین دستلات فقط وانا بنگه که خود تو نبو هیز خود تو نبو هیز اساس حتی شیه و وصا سروکی و دیاره هنک تکیلی خواه برده هنه و ایدها که خواه که وصا خواه بگوهرینه خواه دگوهرینه هیه وصا پیشی هاتی وکرنه آنها ترکی مجبور موافق قبول بکه هجاره دخوازه یعنی سر محمد گولانی وصا اوه که چه که عادتا فرس کرنه که چه که اشتا تأمنی ام به هفرانه جبر که ترکیه یعنی آلیکار وانجی کر راستی اما ترکیه کسی خواه جدا تفگر کرن اراده به ارتش ملی سوری آنگاه ارتش نشتمانی سوری هم وصل ناو لیکری هم خدا گریدایی یعنی بگومان ارتش که ملی چاوا به دولت که در وادا بگریدان او مجاره که نقاشه ترکیه خواست وای خواب که دستلات دم نبو هجاره خانیزی حتی شده که اشتا ودیت ابراهیم قالنچو رسم کشاند و او بر پسیار استخبارات قطر به هفرا چون آرمانج خواه یکم دخوازه که لور ده آبا کرنا نودا ستاتیا کرد تنبی ایداره کرد و اشتا عرب و آسرو سوریان به هفرا هرمکی برفره همه سسیه یکی سوری کنترل دکن به اساس کرد لور نبین خودان ستاتو تشتی دخویه و هر تشت گور دل ترکیه نمیشه و ورگاه مساعده نکنه چونکه واجبو ترکیه وسا پیش نخستن ده پلان دا تشت میهور اولکاری اسرائیل یعنی سر اسرائیل وسا کی تهدید جبر نه اما ترکیه خوازه بروفا جوه پیواجو کی پیش بخینه سوریه دا دی قناغ کی نو سرده مکنه دست پیکر و اف تنه نه جبو سوریه به اساس جبو حرم روجلات ناوین توایی سرده مکنه دست پیکر دبه مروفه ببینه یعنی و اف پلانا هین بردوام بیا بگمان گل ما باکور روجلاتی سوری دبه هشیار بن یعنی اف سردمه کی راسی پر گرینگ و دیروکیه جبو روجاوا خطر جو مزنه در فتح جو مزنه یعنی لازم گل ما روجاوا و باکور روجلاتی سوری خواه آماده بکه خواه تفگر بکه هر جورایی ایرشان آماده به فقط در فتح کب سر که انجام بگرجی مزنه و ام هیوی دکن بار دکن که گلین حرم تجربه خواهنه و هب بگرن او بسر کبنه ام جیبو هر کسی دو سردمی دیروکی دا سر کفتنید خواست دانیشتوانی گەڕەکی عنتەریەی شاری قامیشلو باسییان لا گرنگی خۆ پاراستن لە قامیشلو کرد و ڕۆیانگەیان پاراستنی وڵات پارێزگاریە لە هەبوون و ناسنامەیان لە قامیشلو لە ئێوارانەوە تا سەرلەبیانی گەل خۆی دەپارێز و دەپارێزێت و یارمەتی هێزە سەربازیەکان دەدەن ئەو هاوڵاتیانەی کە لە ئەرکی خۆپاراستندا کار دەکەن جەختیان لە گرنگی خۆپاراستن کردووە و بەم شێوەیە دەدوێن عبرینه دا شرک گران عبرینه چون وک شخص از خوشی چون مع عبرینه می برخلانیا وان لید یعنی شرک چاوی دشوار سر ملت می عبرینه همو و حتی دقیقه تالیجی البرخلان جی و برخلانی جی کرن اف داعش هاتی شنگالی بناو داعش هاتا شنگالی بدنافه که دیتری چو سر ملت می عبرینه سر ملت می وان جیش مره کریا ام چه بکن ام نکانوی دینی بو فین خوازی نو هشتبانا بین ویالی امش مالی خود درکت بان ما مالی خوشی دابانی تی اش روحی ایسانا شیرین تر نینا وان روحی خول برمدد دا غیر مالی داینما و غیر غراد داینما و غیر تشد داینما وان روحی خوشی برمدد دا ام چه جیرا بکن ام نکانوی دینی بو فینن تی ملت می روشافا داعش کتا چای شنگالی دا قتل عاما ویده سب چای شنگالی اب هزارا زاروک و داکو خوشک ما چون دستوان هوانا دا ملت می روشافا جی کچکو مزنم ما فرابو همو هاتن ما فا یعنی تشتک نماش مرا نکرن یعنی از خوش شخص کشوانی فرمانی ما مدید چاوا ایسان هانا پیشاما و چاوا پیشوازی مت کرن تشتک نما نانی نا پیشاما جلی خوش خود کرن و دانا ما و جلی زارو که خودانی دانا زارو که ما خوارنا دفع زارو که خودانی نشمارا
ڕۆژنامەی وۆل ستریت جورنال لە ئازاری گەورە بەرپرسانی ئەمریکا بڵاوی کردوێتەوە تورکیا و هاوپەیمانەکانی لا گروپە چەکدارەکان هێزێکی زۆریان با درێژایی سنوورەکان لەگەڵ سووریا کۆ کردوێتەوە. ڕۆژنامەکە دەڵێت ئەوە زەنگی مەترسیە بەوەی ئەنقەرە ئامادەکاری دەکات بۆ کۆنتڕۆڵکردنی پانتایەکی فراوان لە ناوخاکی سووریا کە ئێستا لەژێر دەسەڵاتی هەسەدەدایە. ڕۆژنامە ئەمریکیەکە ڕایشی گەیاندووە بەرپرسانی کورد لە ڕۆژاوای کوردستان داوایان لا ترەمپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کردووە فشار بکاتە سەر ئەنقەرە بۆ ڕێگری لە لەشکرکێشی لەو ناوچانە وەک خۆیان وەسیان کردووە. بەرپرسە ئەمریکایەکان بۆ ڕۆژنامەکەیان ئاشکرا کردووە ئەو هێزانەی تورکیا لەسەر سنوورەکان کۆی کردوێتەوە پێکاتوە لە چەکدارانی گروپا میلیشیاکان و هێزی کۆماندۆی تورکی و جگەل لا جێگیرکردنی ژمارەیەکی زۆر لە تۆپ هاوێژ لا نزیک کۆبانی و بەرپرسە ئەمریکایەکانیش دەڵێن ئۆپراسیۆنێکی سەربازی سوپای تورکیا لە سەر سنوورەکان دەکرێت ئەنجامدانی زۆر نزیک بێت. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی خۆسەری لە ڕوودانی کارەساتی مرۆیی هۆشداری دەدەن و بەرپرسێکی باڵای ڕۆژاواش نامەیەک بۆ دۆناڵد ترامپ دەنێرێت و دەڵێت گوشار لە ڕەجەب تەیب ئەردوغان بکات هێز نەنێرێتە سەر سنووری باکووری سووریا. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی دەستەی پەیوەندیەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر نامەیەک بۆ ترامپ سەرۆکی ئەمریکا دەنێرێت و جوڵەکانی تورکیا بە چاوەڕوانکرا و زانراوە و نووسیوێتی گوشار لە تەیب ئەردوغان بکە هێز نەنێرێتە سەر سنووری باکووری سووریا. ئەو بەرپرسە باڵای ڕۆژاوای کوردستان لە نامەکەیدا بۆ دۆناڵد ترامپ ئاماژەی بەوەش کردووە ئامانجی تورکیا دروستکردنی ناوچەیەکی دیفاکتۆ لەسەر خاکی ئێمەیە و پێش ئەوەی تۆ وەک دۆناڵد ترامپ وەک سەرۆک کۆمار دەست بەکار بیت. ئەوەش لە نامەکەدا هاتووە تورکیا دەیەوێت گوشار لە ئیدارەی نوێی ئەمریکا بکات وەک دەسەڵاتداری سەرخاکی ئێمە مامەڵەی لەگەڵ بکرێت. تا ئێستا تورکیا هیچ لێدوانێکی لەو بارەوە نەداوە. ئەندامی مەجلسی خۆسەری شنگال نافیا مێشوو باسی لە هەڵمەتی پشتیوانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کرد کە لە شنگال دەستی پێکردووتی ئەوان گیانیان لا پێناو ئێمەدا بەخشی بۆ یە کۆمەلگای زەدی هەرچێ لە توانای دابێت بۆ ڕۆژاوا دەیکات. کۆبوونەوەی شاندی پارتی دیموکراتیکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لا پیرمام دەستی پێکرد و تەوارێکی سەرەکی کۆبوونەوەکە گفتوگۆکردن لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان. لا کۆبوونەوەکەدا هەردوولا گفتوگۆ لەسەر بەشداریکردن لە حکوومەتی داهاتوو چۆنیەتی دابەشکردنی پۆستەکان دەکەن. هەروەها ڕاگەیاندراوە لە کۆبوونەوەکەدا پێکێنانی حکوومەت بە هەموو پاکێجەکانیەوە باز دەکرێت و هەردوولاش پاکێجیان بۆ بەشداریکردن لە حکوومەت ئامادە کردو و ڕادستی یەکتری دەکەن. با گوێرەی زانیاریەکان پارتی دیموکراتی کوردستان لە پاکێجەکەیدا داوای پۆستەکانی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ دەکات. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان داوای پۆستەکانی سەرۆکی حکوومەت 2 ساڵ بە 2 ساڵ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکات. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.